الحمد لله، الصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. لتفسير سورة الإسراء قيشتنا آيات بانجا كريكتا وكري آيات درسي رابردو آيات تلونويا كلآيات تلونو دا أخواي قورة لسر زاري بتبرستكان فرموي بتبرستكان هميشه بە پێغمبەریان دەگوت صلى الله عليه وسلم ئێمە کاتێک کە مردین و بووینەوە بە ئێسقان و ئێسقانەکانمان لەگەڵ گڵتێک هەڵبوونەوە جارێکی دیکە خوای گەورە سەر لە نوێ ئێمە دروست دەکاتەوە. خوای گەورەش بە پێغمبەر دەفەرمێ صلى الله عليه وسلم پێیان بڵێ قل پێیان بڵێ ئەگەر باوەڕتان بە زیندوو بوونەوە نییە، ئەگەر پێتان وایە خوای گەورە ناتوانێ ئێوە کە لە گۆشت و خوێن دروستکراون حەستان لێ کوون و حیجارەتەن ببن بە بەرد کە بەرد لە ئینسانی زۆر ڕەقترە. دوای مردنێ ئەگەر دەتوانن خۆتان بکەنەوە بەرد ئەو حەدیدە یا خۆتان بکەن بە ئاسن. ئێستاش خوای گەورە هەر دەتوانێ بەردێک لە ناو ببا دیسان سەر لە نوێ وەک خۆی دروستی کاتەوە، نەک مرۆڤێک کە لە خوێن و ئێسقانی دروست کراوە و کەسێکی زەعیفە. ئاسن خوای گەورە دەتوانێت بە یەکجاری شوێنەواری نەهێڵێت و سەر لە نوێ دروستی کاتەوە. یعنی ئێوە ئەگەر بەردیشبان یا ئەگەر دەتوانن خۆتان بکەنە بە بەرد و خوا هەر زیندوتان دەکاتەوە، یان ببن بە ئاسن خوای گەورە هەر زیندوتان دەکاتەوە. ئەو جار دواتر دەفەرمێ تەمان ئەو هیچ ئەو ئاەتە قل ئەی پێغمبەر صلی الله عليه وسلم بڵێ بە بتپەرستەکانی مەککە كونوا حجارة دەی ئێوە ئەگەر باوەڕتان بە زیندوو بوونەوە نییە، پێتان وایە خوای گەورە زیندوتان ناکاتەوە، ببنە بەرد خۆتان بکەن بە بەرد، یا ئەگەر ئێوە بەردیش بن ئەو حەدیدە یا خۆتان بکەن بە ئاسن، یا ئەگەر ئێوە ئاسنیش بن خوای گەورە هەر دەتوانێت بەردەکانیش وەک خۆی دروست کاتەوە و هەروە ئاسنەکانیش بتوێنێتەوە لە ناویان بە بازارێکی دیکە سەر لە نوێ دروستیان کاتەوە. ئەو جار دەفەرمێت ئەو خەلقەن یان ئەگەر دەتوان و لە دەسەڵاتتاندا هەیە خۆتان بکەنە دروستکراوێکی دیکە میما لەو دروستکراوانەی کە یەکبوڕ فی صدورکم کە لە دڵی ئێوەدا لە مێشکی ئێوەدا لە زیهنی ئێوەدا دروستکراوی زۆر گەورن. لە دڵی خۆتدا چ دروستکراوێکت پێ زۆر گەورەیە، ئەگەر تو ئەو دروستکراوە گەورەیەش بی خوای گەورە هەر دەتوانێت سەر لە نوێ وەک خۆی دروستت کاتەوە. ئەگەر مرۆڤ ئینسانێکی زەعیف و لاواز نەبایە، تەمان تەمەنی تەنها 30 ساڵ بێ، بنمونە شاخێکی گەورە بە، ئاسمانێکی گەورە بە، زەویەکی گەورە بایە، خوای گەورە هەر دەیتوانێت بیمرێنێ سەر لە نوێش وەک خۆی زیندوی کاتەوە. ئەو خەلقەن یا ئەگەر پێتان وایە خوای گەورە ناتوانێت ئینسان زیندوو کاتەوە دوای مردن، خۆتان بکەنە دروستکراوێک میما یەکبوڕ لەو دروستکراوانەی کە زۆر گەورن فی صدورکم لە ناخی ئێوەدا لە دڵی ئێوەدا. خوای گەورە جا دەفەرمێت فەسەیەقولونە لەمە دوا بتپەرستەکان هەر دەڵێن مەن یوعیدونا کێ ئێمە سەر لە نوێ وەک خۆی دووبارە دروست دەکاتەوە. خوای گەورەش بە پێغەمبەر دەفەرمێت صلی الله عليه وسلم قل پێیان بڵێ ئەلەذی ئەو خوایە دروستان دەکاتەوە فەتەرەکم کە ئێوەی لە نەبوونەوە دروست کرد ئەووەلە مەڕە یەکەم جار. خوایەک یەکەم جار لە نەبوونەوە توانی بێتی ئێوە بێنێتە بوون، دووبارە دروستکردنەوە و دووبارە ژیان پێدانەوە بەبێ گومانی هەرچەندە بۆ خوای زەحمەتی و ئاسانی نییە. بۆ خوای پەروەردیگار شتە هەرە قورسەکان و شتە هەرە ئاسانەکان تەنها ئەوەندەی دەوێ بڵێ ببە، بەڵام ئەگەر بە عەقڵی ئینسان قسە بکەین دووبارە دروستکردنەوە لە سەرەتا دروستکردنی زۆر ئاسانترە. وایە ئەگەر دیسان بە عەقڵی ئینسانەکان وەستایەک بتوانێت جاری یەکەم ئیبداعێککە داهێنانەکە ئەتۆ قەناعەتت بە ئیبداعەکەی و بە داهێنانەکەی هەبێ، وایە ئەگەر جاری دووهەم هەمان شتی بۆ دروستکردیەوە دەبێت زۆر ئاسانتر باوەڕی پێ بکەی و ئیمانی پێبێنی. هیچ مەنتیق نییە پێدوا بێخوا ئەتۆی لە نەبوونەوە هێناوەتە بوون لەوە ئینکاری نەکەی کە بتپەرستەکان ئینکاریان نەدەکرد. لێت پرسیبان چێ ئێوەی دروست کردووە بەبێ مناقەشە دایان گوت خوا. ئەی
کێ زیندوتان دەکاتەوە لایەن کەس ناتوانێت دوای مردنمان زیندومان کاتەوە بۆ وایان دەگوت تەبەن زۆریشیان قسەی دڵیان نەبوو ها تااقەتیان نەبوو خۆیان بۆ ڕۆژەکە بۆ ڕووداوەکان حازرکەن بۆی خۆیان بدزنەوە لایەنگوت زیندوو بوونەوە و قیامەت نییە و هێندێکیشیان بەدەسەڵاتی خۆیان بیریان لە دەسەڵاتی خوای پەروەردیگاریش دەکردەوە ها کە مرۆڤ لە توانایدانیە ڕوح بە بەرگیاندارێکی دابکە پێیان وا بخوای گەورەش دەسەڵاتەکەی سنووردار جاخوا دەفەرمێت قل پێیان بڵێ ئەلەذی فەتەڕەکم ئەو خوایە دروستان دەکاتەوە کە ئێوەی لە نەبوونەوە دروست کرد ئەوەلە مەڕێیەکەم جار جاخوا دەفەرمێت فەسەیونغیضونە ئیلەیکە ڕوئوسەهم کاتێک ئەو قسانەیان بۆ دەکەی چ دەکەن ملکەس دەبن یا گاڵتەی پێ دەکەن فەسەیونغیضونە ها دەڵێ دەلەقێنن ئیلەیکە بەرەو ڕووی تۆ ڕوئوسەهم سەریان ها کە قسەیان بۆ دەکەی سەرێکی دەلەقێنن وەکو قەناعەتکردن نەها ئێستا ئێمە جارێک کە کەسێک قسەمان بۆ دەکا بۆ تەصدیقی قسەی کەسەکەی جاری وایە سەری دەلەقێن یعنی ڕاز دەکەی بەس ئەوان نا بەعکسەوە سەریان دەلەقان سەر لەقاندن لەکن ئەوان ڕەمزی ئیستیهزاکردن و گاڵتەکردن بوو یعنی قسەکە دوانیە یعنی گاڵتەم پێ دێتێ فەسەیونغیضونە دەلەقێنن نزمی دەکەنەوە بەرەو ڕووی تۆ ڕوئوسەهم سەریان هەرەوەندەش نا ئەوە بە ئیشارەت وەیەقولونە دەژڵێن مەتاهوو کەی ئەو زیندووکردنەوەیە دروست دەبێت کە تۆ باسی دەکەی قل پێیان بڵێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم عسى أن يكون قريبا عسى بۆ خۆی لە ئەسڵدا لە عربیدا فعلێکە بۆ ئومێد خواستن و ڕەجا خواستن بەکاردێ عسى یعنی ئومێد وایە بەڵام کە بۆ خوای بەکارهات یعنی یەقین ها یعنی بەدڵنیاییەوە ئەی یەکوونە ئەو زیندووکردنەوەی کە ئێوە ئیمانتان پێی نیە و خوا قەراری لەسەر داوە قەریبە زۆر نزیکە زۆر نزیکە بۆ چونکە كل آت قەریب هەرچی بێ هەر نزیکە مادام دێ هەر نزیکە با 1000 ساڵی دیکەشی پێ بچێت و ملیۆنان ساڵی دیکەشی پێ بچێت بەڵام قیامەتی ئینسانی بەبێ گومانی تەبانی هەر کەسەی ئەو کاتە دەست پێ دەکا کە دەمری ئەو کاتەی دەست پێ دەکا کە دەخرەیە قەبر بۆی هاتنی قیامەتی هەر یەکێکمان لای خوای پەروەردیگار کاتەکەی دیاری کراوە کاتەکەشی ئەگەر تەمەنت گەیشتۆتە 20 ساڵی 30 ساڵی 40 ساڵی خۆت بکوشی چلی دیکە ناژی 40 ساڵ ئاوا دەکەی دەڕوا و ئەگەر بگێ ئەو تەمەنەشیکە کە مردنت هات یعنی قیامەتت هاتوو ئەگەر سەیری وشەکان کەنەوە ئەو دواتانە بەیەکەوە تێکەڵکێشن قل ئەی محەممەد صلی الله عليه وسلم پێیان بڵێ كونوا ببن يعني ئەگەر دەتوانن ببن دەنا ئینسان خۆ لە توانایدا نییە خۆی بکا بەبەرد ئەگەر لە تواناتاندا هەیە و لە دەسەڵاتتاندا هەیە خۆتان بکەن بە بەرد ئەو حەدیدە یا خۆتان بکەن بە ئاسن ئەوە شەرتەواوکەریویە ئەو خەڵقەن یا خۆتان بکەنە دروستکراوێک مما لەو دروستکراوانەی کە یەک بڕوو زۆر گەورەنە فی سودوورکم لە ناخی ئێوەدا ئەو کاتیش خوا هەر زیندوتان دەکاتەوە بەڵام فەسەیەقولونە هەمیشە بتپەرستەکان دەڵێن مەن یوعیدونا کێ ئێمە دووبارە زیندوو دەکاتەوە کێ ئێمە زیندوو دەکاتەوە قل پێیان بڵێ ئەلەذی فەتەڕەکم ئەو خوایە زیندوتان دەکاتەوە کە ئێوەی لە نەبوونەوە دروست کرد ئەوەلە مەڕە یەکەم جار کەوە گەورەترین بەڵگەی عەقڵیە لەسەر زیندوو بوونەوە خوایەک یەکەم جار لە نەبوونەوە شتێک بێنێتە بوون دووبارە زیندووکردنەوەی ئینکاری ناکرێت فەسەیونغیضونە نزمی دەکەنەوە و دەیلەقێنن ئیلەیکە بەرەو ڕووی تۆ ڕوئوسەهم سەریان وەیەقولونە دەژڵێن بە گاڵتەکردنەوە مەتاهوو کەی ئەو ڕۆژە دێ کە تۆ باسی دەکەی قل عەسا پێیان بڵێ بە دڵنیاییەوە ئەی یەکوونە ئەوەی کە ئێوە باوەڕتان پێی نییە ئەوەی کە ئێوە ئینکاری دەکەن قەریبە هاتنی زۆر نزیک جاخوا دەفەرمێت یەومە لەو ڕۆژەدا کە کاتی زیندوو بوونەوەی دێ یەدعوکم بانگی ئێوە دەکرێت چێ بانگیان دەکا خوا بۆ خۆی بەڵام لە ڕێگای ئیسرافیلەوە لە ڕێگای فریشتەی ئیسرافیلەوە لەو ڕۆژە ئەوەن ئیسرافیل بانگیان دەکات ئیسرافیل ناویان دێنێ هاواریان لێ دەکات پێش ئەوەی فوو بکرێت بە سووردا پێش ئەوەی فوو بکرێ بە کەڕەنادا ئەی ئەو جستە و لاشانەی کەڕزیون وەتێکەڵ بوونەتەوە بە زەوی ئەو دەمارانەی کە شوێنەوارتان نەماوە مووەکان پێستەکان نینۆکەکان یەک بەیەک ئەندامەکان خوای گەورە
فەرمانتان پێدەکات کە لەگەڵ ڕوحەکەتان بچنەوە بەبەر یەکتریدا هەر کەسێک لەکوێ مردووە لە هەمان شوێن بە ئەمری خوای پەروەردیگار لەگەڵ فوکردن بە سووردا هەر هەمووی بەیەکەوە لە یەک چرکە و لە یەک لەحزەدا زیندوو دەبێتەوە کە زیندوو بوونەوەی هەر هەمویان تەنها یەک فەرمانە بەس ئەوەندەی خوا بڵێ فوی پێکە بەس کون فەرمان بکە بەسیەتی جا خوا دەفەرمێت یەومە لەو ڕۆژەدا یەدعوکم بانگی ئێوە دەکرێت ئێوەش دەتوانن جواب نەدەنەوە فەتەستەجیبونە یەکسەر ئێوەش وەڵامی بانگەوازیەکەی دەدەنەوە بەپیل بانگەوازیەکەی دەچن ئەو جار لە دەسەڵاتی خۆشتاندا نییە کە بیحەمدیهی لەو کاتەدا ستایشی خوا دەکەن لەسەر چی ستایشی خوا دەکەن خۆوانەی کە کافرن حاڵیان زۆر خراپە بەڵام نیعمەتێکیان بۆ دەردەکەوێت کە خوا پێش ئەوەی بمرن باسی مردنی بۆ کردوون پێش ئەوەی بچنە قیامەت باسی قیامەتی بۆ کردوون پێش ئەوەی بنمونە بچنە جەهەنەمێ خوای گەورە جەهەنەمی پێناساندوون ئەها دەیانتوانی خۆیان بپارێزن پێناسەی بەهشتی بۆ کردوون دەیانتوانی ئیش بکەن بۆ بەهشت لەسەر ئەو حەقیقەتانەی کە بۆیان معلوم دەبێت خوا دەفەرمێت فەتەستەجیبونە وەڵامی بانگەوازی خوا یان ئی مەلائیکەتەکە دەدەنەوە بحەمدیهی وەستایشیشی دەکەن بەڵام وەتەظنونە ئێوە واتان گومان دەبرد خوای گەورە پێیان دەڵێ یا مەلائیکەتەکە پێیان دەڵێ ئێوە واتان گومان دەبرد ئیلا بیستم کە ئێوە نەماونەتەوە لە دنیادا ئیلا قەلیلە تەنها کەمێک نەبێت وا گومان دەبن لەو کاتەیدا کە زیندوو دەبنەوە ئێوە کە لە قیامەتێدا ماونەتەوە مدەتەکە و ماوەکەی زۆر کەمە فعلا ئەگەر بەراوردی ژیانی دنیا بکەی ئەگەر ئەوانەی 100,000 ساڵی ژیاون کاتی خۆی 2000 ساڵی ژیاون ئەگەر کەسەکە چەند هزار ساڵی ژیابێ بەراوردی کە لەگەڵ ئەو مدەتەی کە لە بەس لە ژیانی بەرزەخیدا بەڕێی کردووە وایە ئەو مدەتەی کە ژیاوە لەگەڵ ئەوەی کە لە ژیانی بەرزەخیدا بووە یان ئەوەی سەردەمی ئێمە با 100 ساڵی ژیابی 100 ساڵەکەی بەراورد کە لەگەڵ ژیانی بەرزەخی کە ژیانی بەرزەخی ژیانی دوای مردنێ سروشتی وایە ها ئەگەر کەسێک تاوانبار بێت یا بێ باوەڕ بێ زۆر بە زەحمەت کاتەکەی لەسەر تێدەپەڕی بۆ چونکە لە ناڕەحەتی و لە ناخۆشیدایە کاتەکەی زۆر لەسەر درێژ دەبێتەوە و لە دەشتی مەحشەریش قسەی تێدانیە بە نەسی ئاات کە ئینسان زیندوو دەبێتەوە ئینسانی بێ باوەڕ تەبەن ها یا ئەوەی زۆر تاوانبارە تا ئەو کاتەی محاسبە دەکرێت 50,000 ساڵ ئینتیزار دەکا ها 50,000 ساڵ چاوەڕێ دەکا ئەو کاتە بە بەراورد لەگەڵ ئەوەی کە لە دنیا دامەتەوە زۆر کەمە ئەوە یەک هێندێکیش لە تەمان لە سوورەتی ئەڕۆمدا تەمان الله ئەعلەم خوای گەورە باسی دەکات کە بتپەرستەکان کە زیندوو دەبنەوە دەڵێن خوایە لە دنیادا کەم ماوینەتەوە هێندێکیان وەکو عوزرهێنانەوە خوای یعنی کەمت لە دنیادا هێشتینەوە ئەگەر زیاتر هێشت پاینەوە زیاتر تەمەنت دابینە ئێمە چاکەمان دەکرد و ئەومان دەکرد بەڵام وایە وانە بێگومان وانیها ئینسان ئەگەر یەقینی هەیە لە 70 ساڵی 80 ساڵی زیاتر ناژیەی واش ئینسان نابێتە عەبد و بەندەیەکی ڕاستەقینەی خوا وایە ئەگەر زانی باتە تا 1000 ساڵی دەژیەی ئەوەی زۆر باشیش باتان 900 ساڵی هەر پێی لێ دەناتەوان ئەوکەی ئەو جار ئەگەر بیرێکی کردبایە وایە ئێستا تەمان 70 و 80 نەک سەعات و دەقەکەشت مسۆگەرنینە وایە بەڵام واش هەر خۆت پابند ناکەی جا خوا دەفەرمێ یەومە یەدعوکم لەو ڕۆژەدا کە قیامەتە بانگی ئێوە دەکرێت لەلایەن تەمان چێوە لەلایەن ئیسرافیلەوە بانگتان دەکرێت تا لە قەبرەکان تا لە گۆڕەکان بێنە دەرێ فەتەستەجیبون ئێوەش جواب دەدەنەوەسی یعنی هەر بەڕاستی ناتوانن تەمان بە ناچاری جواب دەدەنەوە یعنی ڕێک زیندوو دەبنەوە و لە شوێنی خۆتان هەڵدەستنەوە ئەفجار بحەمدیهی لەگەڵیشی ستایشی خوا دەکەن لەگەڵەوەی لەسەر ئەوەی کە خوا دەسەڵاتی زیندووکردنەوەی هەبووە بەڵام وەتەظنون لەو کاتەدا گومانتان وایە پێتان وایە ئیلا بیستم یعنی ما لەبیستم ئێوە نەماونەتەوە ئیلا قەلیلە تەنها ماوەیەکی کەم نەبێ لە دنیادا ئەو جار خوای گەورە دەفەرمێت وەقل بڵێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم لعیبادی بە بەندەکانی من یەقولو یعنی قسە بکەن بدوێن التي بقسيك هي كأو قسية كبكاري دينن لقفتو قو كردنتان لقل خلقي أحسن
با چاکترین قسە بێ با چاکترین وشە بێ با چاکترین وتە بێ بێگومان تەبانەها ئینسانی ئیماندار لە بینی خراپ و چاکیدا حتمما دەبێت چاکی هەڵبژێرێ وایە بەڵام خوانا فەرمی چاکەکەش هیچ چاک و خراپەکە ئینسان ئیماندار بێ دەبێت چاکەکەی هەڵبژێرێ لە ناو چاکەکانیشدا ئینسان دەبێ بگەڕێ کام قسەیان چاکترینە چاکترینیش وەک دەڵێ یعنی گونجاوترین بۆ مەقامەکەی ها کە دەڵێ چاکترین هەمیشە تەفسیر دەکرێت بۆی بە نەرمترین مەرج نییە وابێ ها هەمیشە وە بۆ هەموو مەقامێکی قسەی نەرم و وەک دەڵێ نەرمینواندن مەرزنی حکمت بێ ها ئەحسەن هێندێک جار هاتۆ لە بەرامبەر کەسێکی بنمونە ملحید و بێ باوەڕدا ئەحسەن هەندێک جار دەم کوتکردنیەتی ها لە کاتی شەڕ و شۆڕدا ئەحسەن ئەوەیە کە تۆ قەقبی و توندبی ها بەڵام لە کاتی داوە و بانگەوازی و نسحەتکردن و ئامۆژگاریکردندا بێگومان ئەحسەن یعنی نەرمتر لەسەرخۆتر هێواشتر گونجاوتر والحاصل کە دەڵێ ئەحسەن چاکتر بۆ مەقامەکەی ها وقل لعبادي بڵێ بە بەندەکانی من يقول قسە بکەن التي بقسەیەک کە هي ئەو قسەیە کە دەیکەن و دەیڵێن ئەحسەن با چاکترین قسە و چاکترین وشە بێ ئینە الشەیطانە بێگومان شەیطان عادەتی وایە دەیەوێت چی بکە یەنزەع بەینەهم ناکۆکی و دووبەرەکی و ڕق و قینە بخاتە بەینتان ڕق و قینە بەهۆی چیەوە پەیدا دەبێ زۆر جار بەهۆی قسەوە ها لەگەڵ بەرامبەرەکەت قسە دەکەی جاری وایە مەرج نییە تۆ لە نیەتی شتداها نیەتەکەت خراپ بێ جاری وایە کە قسەیەکی تۆزێک بەڕەقی دەکەی بە توندی دەکەی شەیطان دەرفەتی لێ دەبینێ ها لەوانەیە شتێکت بۆ دروستکا بۆ ئاوا بەڕق قسەی لەگەڵ کردی غەڵەتەکەت هێندە دەبێت گەورە بێ لێ تۆش بەڕقتر قسەی لەگەڵ بکەوە یان لە خۆتەوە شتێکت لە بەرامبەریدا دروست دەبێ ینی بۆی مەجال بۆ شەیطانی نەکەنەوە عادەتەن لە بەرامبەر یەکتریدا قسەیەک هەڵبژێرە کە چاکترین بێت قسەی چاکترین ئەوەیە کە ئینسان شتێک بەکار بێنێ دڵی بەرامبەرەکەی بریندار نەکە یان بەرامبەرەکەت بە خراپ لێت تێنەگا بە خراپ بۆت تەفسیر نەکە بە خراپ بۆت معنانەکە چونکە زۆر قسەی زۆر کەس هەیە سروشتی قسەکردنی لەگەڵ کەسی بەرامبەر جیاوازە لە ناخی خۆیدا بەگاڵتە قسەکەی دەکا بەڵام بەرامبەرەکەی بە جددی وەردەگرێ لەوانەیە لە کاتی قسەکردنەکەیدا ڕووی گرش بێ بەڵام لە دڵەوە لەوانەیە دڵێکی زۆر پاکیە بێ بەڵام ئینسان عادەتەن دەبێت شێوازی دەرەوەکەی بۆ بەرامبەرەکەی چاکە بۆی بەرامبەرەکە بە غەڵت لێ حاڵی نەبێ ئینە الشەیطانە بێگومان شەیطان یەنزەغ بەینەکم ناکۆکی و دووبەرەکی دەخاتە بەینتان ئینە الشەیطانە بێگومان شەیطان کانە للئینسان یعنی هەمیشە بۆ مرۆڤ عەدووە مبینە دژمنێکی ڕوون و ئاشکرایە ئەوەش قاعیدەیەکی دیکە یاسایەکی دیکەی خوا کە بەندەکان فێر دەکا وەقل لعیبادی بڵێ بە بەندەکانی من یەقول ینی با قسە بکەن یا ئەگەر ویستیان قسە بکەن ئەلەتی با قسەیەک بەکاربێنن کە هیە ئەو قسەیە ئەحسەنە چاکترینە جوانترینە بۆ چونکە ئینە الشەیطانە شەیطان هەمیشە یەنزەغ بەینەکم دەیەوێت ناکۆکی و دووبەرەکی بخاتە نێوانتان ئینە الشەیطانە بێگومان شەیطان کانە للئینسانی هەمیشە بۆ مرۆڤ عەدووە مبینە دژمنێکی ڕوون و ئاشکرایە ها بیستوتانە شەیطان ڕۆژانە کە سەر جوندیەکانی دەچنەوە لای هەر یەکەیان چالاکی خۆی باز دەکات تەنها دەستخۆشی لە کامەی دەکات ئەوەی نێوانی دوو کەسی تێکداوە ها چاکترین جوندی شەیطانی ئەو کەسەیە کە نێوانی دوو کەسی تێکدابێ جا کەسەکانیش هەتا لە یەکتر نزیکتر بن تەمان دڵی زۆرتر پێخۆشە بنمونە ژن و مێردێک کە عادەتەن دەبێت زۆر لێک نزیک بن گەر کەسەکە نێوانی ژن و مێردێکی تێکدابێ پێی خۆشترە لە دوو کەسی دیکە خوشک و برایەکی دوو کەس کە یەکتریان خۆشویستووە دوو کەس کە ڕەفیقی یەکتری بوون نێوانەکەیان تێکچوو بێت و تێکدابێ شەیطان بەوەی زۆرتر دڵخۆشە بۆی ئینسان نابێ ببێتە چونکە بتەوێ نەتەوێ ئەگەر بە قسەی ڕق و هەڵوێستی تند و ناشیرین و نابەجێ دڵی خەڵکت ڕەنجاند و خەڵکت لە یەکتری کرد بتەوێ یان نەتەوێ بەنیەتی چاکیش وات کرد بێ ئەتو هەر دەبێت جوندی شەیطانی هەریشت بۆ شەیطانی کردووە جا هەستت پێ کرد بێ یا هەستت پێ نەکرد بێ ئینسان هەتا بۆی دەکرێت دەبێت خۆی بپارێزێ ڕەبوکم پەروەردیگارتان ئەعلەمو بیکم لە ئێوە چاکتر دەزانێ چی دەڵێن و چیتان لە ناغدایە ڕەبوکم پەروەردیگارتان ئەعلەمو بیکم ئەعلەمو یعنی زاناترە بە شاراوەکانی ئێوە لە خۆشت
خوا لە خۆت چاکتر دەزانێت چی لە ناخدایە، خوا لە خۆت چاکتر دەزانێت قسەکەی بە چ نیەتێک دەکەی. ئەوە لەلایەک تەمەەن جێگای دڵخۆشیە ئەو کەسەی کە نیەتی باشە و نیەتی چاکە ئەگەر شێوازی قسەکردنەکەشی جۆرێک بێ خوا لەوانەیە حسابی دڵی بۆ بکە، بەڵام شوێنەواری خراپ لەوانەیە هەر بەجێ بێڵێ. و لەلایەکی دیکەش تەمەەن ئاگادارکردنەوە ئینذار، یعنی ئاگاد لێ بێ خوای گەورە قسەکەت بەتەنێنا نیەتی دڵەکەشت ڕەبوکم پەروەردیگارتان ئەعلەم زاناترە بە ئێوە، یعنی چاکتر لە ئێوە دەزانێت مەسلحەتتان لە چیدایە، چاکتر لە ئێوە دەزانێت نیەتت چییە، بە مەبەستی چی ئیشەکەت کردو و قسەکەی دەکەی. ئیەشە ئەگەر خوای گەورە ویستی لێبێت چ دەکا؟ ڕەحمت پێ دەکا، بەڵام ڕەحم هۆکاری هەیە، یعنی ئەگەر ویستی لەسەر بێت موافقت دەکات و یارمەتیت دەدا تا ببیە کەسێکی باش و چاکەی بکەیت کە باش بووی و چاکەی کرد، خوای گەورە قەراری وایە ڕەحمت پێ بکە. وایە ئەو ئیەشە یا ئەگەر خوای گەورە ویستی لەسەر بێ، ویستی وابێ، ئیرادەی وابێ، ڕێگای خراپە و خراپەکاریت بۆ ئاسان دەکا، ئەو کاتە کە خراپە و خراپەکاریەکەت هەڵبژارد بەڵام بەویستی خۆت یعذبکم خوای گەورە سزاتان دەدا. دیقەتی ئاەتەکەی دەنەها ئێستا زۆر جار ئەو پرسیارە دەگوترێتەوە خوا کە دەزانێت فڵان کەس خراپەی دەکا بۆ سزای دەدا، وایە خوا کە دەزانێت فڵان کەس بۆی ئەها پێشتر فەرمووی ڕەبوکم ئەعلەم، خوا ئەگەر نەزانێ عەبدەکانی بەیانی چ دەکەن، دوو بەیانی چ دەکەن، ساڵێکی چ دەکەن، خوا نییە بۆ معلوماتان خوا دەزانێ بڵێ من چ دەکەم، چ خراپەیەکی دەکەم، دەتوانێت ڕێشم لێ بگرێ نەیکەم، وایە بەڵام یاسای خواوانە. خوای گەورە ئەوەی دەیزانێت تەنها کردارەکانی منن، اختیارەکانی منن. خوای گەورە بە عیلمی بێ سنووری خۆی ئاگا لە من چاکتر دەزانێت دڵی من چی تێدایە، دڵی من هەفتەیەک دوای ئێستا بڕیاری کام گوناهی دەدا، وا ئێستا گوناهاکەشم نەکردووە بۆ خۆشم نازانم دەیکەم، بەڵام خوا دەزانێت دەیکەم یا نایکەم. بەڵێ مەوەستم ئیختیارەکە ئیکێیە دڵی خۆمە، خوا دەتوانێت بەڵێ ڕێم لێ بگرێ، بەڵام دەیگرێ نایگرێ، چونکە خوا ئیرادەی وانە فەمەن شاء فەلیؤمن ومن شاء، خوا ئیرادەی داوەتە دەست خۆت. ئینسان بەو ئیرادەی لە حیوانات و ماڵاتی زیادە بێتەوە. مارێک کە بە کەسێکیەوە دەدا ویستی نییە خوا ویستی خوا نەبێت، قەراری خوا نەبێت، ناتوانێت پێوەدا بۆ معلوماتان، چونکە ئیرادەی نییە ویستی نییە، محاسەبەشی نییە، خۆ مارکە پێوەدا خوا دەکاتە زانەوێ نا لەوانەیە کە کەسەکە پێوەدەدا بەڵێ دەیهێشێ، بەڵام خوای گەورە لەوانەیە لە بەڵایەکی گەورەتر لە نەخۆشیەک و ئەگەر بشیمرێنێ لەوانەیە خوای گەورە بەو شێوازەی ئیرادە و خێری بۆ کەسەکەی ویسبی بۆی مرێنێ، بەس مرۆڤ بەوەی لێ ئەوەی زیاد دەکرێتەوە. بۆی پێشتر خوای گەورە ئەوەی فەرموو ڕەبوکم ئەعلەم، بۆی ئەو گومانت بۆ دروست نەبێ، خوا زاناترە لە خۆتان بە خۆتان وایە هیچ کامێک لە ئێمە نازانین بە یەقینی بەیانی چ دەکەین، وایە بەس خوا ئەگەر نەزانێ نعوذ بالله ناکرێ پێی بڵێ خوا یعنی دەبێ و کاتی لەگەڵ ئەو دار و نعوذ بالله طبعا ئیەشە بۆی ئەگەر خواویستی لەسەر بێ ڕەحمتان پێ دەکات، بەڵام هەمیشە ڕەحمی خوای لە بەرامبەر کردار و اختیارەکەی خۆتە. ئەگەر خوای گەورە ویستی لەسەر بێ ڕەحمت پێ دەکات، یعنی چی؟ یعنی تۆ چاکە دەکەی، ڕێگای چاکەکاران دەگری، خوای گەورە بەوەی چاکە و چاکەکاری خۆت کە بە اختیاری خۆی هەڵبژارتووە وایە خوا دەزانێ، بەڵام خوا بە زۆری چاکەکەشی بێ نەکردووی بە اختیاری خۆت کردوتە بۆی خوا پاداشت دەداتەوە. ئەگەر چاکەیەک بە تۆ بزی پێت بکرێ یەک زەڕە خێریشە دەست ناکەی خراپەش عینەشتە ئەو ئیەشە ئەگەر ویستیشی لەسەر بێ، ویستی لەسەر بێ یعذبکم سزا دەدا. یعنی چی؟ یعنی ئەگەر خوای گەورە بەڵێ دەزانی تۆ خراپەی دەکەی کە خراپەکەت کرد بە ویستی خۆت، خوای گەورە لەسەر خراپەکەی خۆت سزا دەدا. وما ئەرسەلناکە ئێمە ڕەوانەمان نەکردووی تۆ ئەی محەممەد صلی الله عليه وسلم عليهم بەسەر بتپەرستەکانی مەککەوە، بەسەر قەومەکەتەوە، بەسەر ئومەتەکەتەوە وەکیلە تا ببیە وەک دەڵێ کار بەڕێکەریان یان ببیە خاوەن هێز و دەسەڵات بەسەریانەوە. ئەتۆ تەنها نەذیر و موژدەدەری، ئەتۆ تەنها ئاگادارکردنەوە وەکیل ئەو کەسەیەکە لە زیاتی کەسەکەی ئیشەکەی دەکا. یعنی ئەتۆ ئەی محەممەد صلی الله عليه وسلم ناتوانانی لە زیاتی کەسێک ئیمان بێنی، ناتوانانی لە زیاتی کەسێک چاکە بکەی، لە زیاتی کەسێک خۆت لە خراپە بپارێزی و ناتوانی دەسەڵاتی ئەوەشت پێ نەدراوە بە زۆری بە ئیرادە و ویستی خۆت ئیمان بخێ دڵی خەڵکی یا ئیمان لە دڵی خەڵکی بێنیە دەرێ. وەکیل
تەنها خوای پەروەردیگارە ئەوەی کە حەسبونە الله ونعم الوەکیل باشترین کەسێک کە کاری پێدەسپێردرێت کاری عەبدەکانی پێدەسپێردراوە خوایە بۆیە لێرە کە دەڵێ وەکیل یعنی تۆ ئەی محەممەد صلی الله عليه وسلم بەسەر بەندەکانتەوە وەکاری بەندەکان بە تۆ نەسپێردراوە خوای گەورە ئیشی بەندەکانی ئیمانی بەندەکانی ئیمانهێنانی بە تۆ نەسپاردووە تۆ تەنها داواکردن و بانگەوازیکردنت پێسپێردراوە ربكم أعلم بإيمان بكم پەروەردگارتان لە ئێوە چاکتر دەزانێت ئێوە چی لە ناختاندایەوە و چی دەکەن ئیەشە یەرحەمکم ئەگەر ویستی لەسەر بێ بەزەیی پێتاندا دێتەوە ئەو ئیەشە و ئەگەر ویستیشی لەسەر بێخوا یعذبکم سزاتان دەدا وما ئەرسەلنا تۆمان نەناردووە ئەی محەممەد صلی الله عليه وسلم عليهم بەسەر ئەو خەڵکەوە وەکیلە تا کار وەک دەڵێ کارەکانیان بۆ بکەی یان خاوەنی هێزبی و خاوەنی دەسەڵات بی بەسەر دڵیانەوە وەڕەبوکە و پەروەردگاری تۆ ئەعلەم و چاکتر لە ئێوە دەزانێ بمن فی السەماوات والأرض چ شتێک هەیە لە ئاسمانەکان و لە زەویدا هەر کامێک لە ئێمە نیسبەتێکی کەم معلوماتمان لەسەر دروستکراوەکانی ئاسمان و زەویدا هەیە بەڵام خوای پەروەردگار هەرچی لە ئاسمانەکان و لە زەویدا هەیە مەخلوقی خۆیەتی طبعاً هەر ناکرێت نەیزانێ و دەسەڵاتی بەسەردانە بێ پەروەردگارت چاکتر دەزانێ بمن فی السەماواتی چ شتێک و وەچ دروستکراوێک و چ کەسانێک هەنە لە ئاسمانەکان و لە زەویدا ئەوجار دەفەرمێت وەلەقەد فەضەلنا سوێن بەخوا و بەبێ گومانی ئێمە هەڵمان بژاردوون بعض النەبیین هێندێکیش لە پێغەمبەران على بعض بەسەر هێندێکیاندا نەک ئینسانەکان ئینسانەکان ئەوانەی کە ئیماندارن پلەی ئیمانەکەیان وەکو یەک نییە ئەوانەی کە کافرن پلەی کافریەتیەکەیان وەکو یەک نییە لە ناو پێغەمبەرانیشدا بەڵێ پێغەمبەران هەمویان هەڵبژێردراوی خوان هەمویان لای خوا خۆشەویستن بەڵام هەیەە لە یەکێکی دیکە ڕێزی زیاترە و تایبەتمەندی زیاتری پێدراوە بە نمونە خوای گەورە موسای هەڵبژاردووە ئەمەس بە نمونە کردوێتی بە کەلیم الله زیاد لە پێغەمبەرانی دیکە لە دنیادا قسەی لەگەڵ کردوون وایە ئەیسا خوای پەروەردگار بە ڕوحی خۆی بە ڕوحی قودوس خوای پەروەردگار ناوی دەبا ئیبراهیم بە خەلیل الله پێغەمبەری ئێمە بە خاتەمە نەبیین و بە گەورەترین پێغەمبەران عليه الصلاة والسلام ناو براوە جا بتپەرستەکانی مەکە زۆر جار دەیانگوت چۆن دەکرێت وەک دەڵێ نەوەیەکی ئەوەی بە هەتیوی لەدایک بوو بێت و بوو بێ بە پێغەمبەر و گەورەی ئێمە خوای گەورە فەرمی لەناو پێغەمبەرانیشدا پێغەمبەر لە پێغەمبەرەکانی کە گەورەترە نەکەن لە ناو قوڕیشەکاندا و ئاتەینا داوودە و ئێمە بەخشی بوومان بە داوودیش کتێوی زەبور کە زەبور تەوان هەمووی پند و ئامۆژگاری بووە و هەمیشەش دەبەن بە لەحن و ئاواز داود پێغەمبەر خوێندوێتیەوە وەکە خوێندوێتیەوە دار و بەردیش تەوان لەگەڵیان توانیویانە بیڵێنەوە و خەڵکیش تەوان دەنگەکەیانی بیستووە وەکو معجزە و تایبەتمەندی داود سەلامی خوای لێبێ وربك أعلم بمن في السماوات والأرض پەروەردگاری تۆ چاکتر لە ئێوە دەزانێت چێ لە ئاسمانەکان و وەچی لە ئاسمانەکان و لە زەویدا هەیە ولقد فضلنا بعض النبيين على بعض سوێن بەخوا هەڵمان بژاردوون هێندێک لە پێغەمبەران بەسەر هێندێکیاندا و ئاتەینا بەخشیویشمانە بە داود پێغەمبەر سەلامی خوای لێبێ زەبور کتێبی زەبور قل ادعوا الذين زعمتم من دونه خوای گەورە دەفەرمێ پێیان بڵێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم ادعوا پێیان بڵێ بەشێ بە قەومەکەت بە کەسوکارەکەت بە بتپەرستەکانی مەککە الذين زعمتم ئەوانەی کە قل ادعوا پێیان بڵێ بانکەن چێ بانکەن الذين ئەوانەی زعمتم بە گومانی ئێوە شەریکی خوانە هاوبەشی خوانە من دونه لە جیاتی خوا لە جیاتی خوا ئەوەی کە پەرستوتانە ئەوەی بەندایەتیتان بۆ کردووە ئەوەی ڕۆژێک لە ڕۆژان قوربانیتان بۆ کردووە یان لە بەرامبەریدا چەماونەوە ئێستا کاتی ئەوەیە تاقییان کەنەوە بڕۆ هاواریان کەنێ لیان بپارڕێنەوە بزانن چیتان بۆ دەکەن تەبەن خوا بۆ چییە خوا بۆ ئەوەی حرەسیاتی لێ بگری یا بتپارێزێ بێگومان بۆ ئەوەیە ئەو ئەتۆ بپارێزێ بەڵام بتەکانی قوڕەیشیەکان هێندە بێکەڵک بوون و هێندە تەمان ئەوە بوون بەدەستی خۆیان جارێ
دروستیان کردبوون و تاشی بوویان هەمیشە دەبوو حرەسیاتیان لێ بگرن چونکە بتەکان هەمیشە دژیان هەر هەبوون ها پێش پێغمبەری ئێمەش خەڵکێک هەبوو موحید و خواناز بوو دەسوو زەربەی لێ دەدان ها هەر بۆ گاڵتە پێکردنیش بایە هەر بۆ ئەوی دەریشی خا بۆ خەڵکی کە ئەوانە خوانن چونکە دیفاعیان پێیان لە خۆش ناگرێت دەسون دەبوو بەردەوام حرەسیاتیان لێ بگرن خوا دەفەرمێ قل ادعوا الذين دەی پێیان بڵێ بانکەن بپارێنەوە الذين لەوانەی زعمتم وا گومانتان بردووە کە خوان من دونه لە جیاتی خوا جاخوا دەفەرمێ فلا يملكون لە توانایاندا نییە کەشفە لا ببەن هەڵگرن الضر هیچ زەرەرێک عنكم لە ئێوە ئەوە یەک ولا تحویل و ناتوانن ئەو زەرەرەی کە لەسەر ئێوەیە بیگوازنەوە بۆ سەر کەسێکی دیکەش ناتوانن زەرەرێک لە نەبوونەوە بێن نەبوون و ناتوانن زەرەرێک لە یەکێکیشەوە ببن بۆ یەکێکی دیکە خوایەک تەمان نە زەرەری لەدەست بێ ڕاستە و خۆ نەتوانای ئەوەشی هەبێ زەرەرێکی تۆ ببا بۆ کەسێکی دیکە یای کەسێکی دیکە بۆ تۆ بێنێ بێگومان خوانیە و بە کەڵکی خوایەتی نایە ئەوانە چێ بوون ئەوانە بتەکانی مەکەی و هەر کەسێکی دیکەش کە لە غەیری خوای گەورە دەپەرسترێت تەمان مەسەلەی لابردنی زەرەر پەیوەندی بە چاکی و بە خراپیەوە نییە ها پێغمبەری ئێمەش صلی الله عليه وسلم توانای هێنانی زەرەر و لابردنی زەرەری نییە ڤار زەرەرگەێنەر و سوودگەێنەر تەنها و تەنها خوای پەروەردیگارە ها پێدوا بێ غەیری خوا هەر کەسێکی دیکە دەتوانێت زەرەر لەسەر لادا یا زەرەرت بۆ بێنێ ئینسان تووشی هاوبەش بڕیاردان و شەریک بڕیاردان دەبێت بۆ خوا ئەو کەسە ئەگەر مەلایکەتیش بێ ها ئەگەر پێغمبەریش بێ ها ئەگەر پیاوچاکش بێ خەڵک غەڵەت تێگەیشتووە ها جاری وایە کە دەڵێ مەچوە سار بنمونە فلان قەبرستانەی و لە قەبرستانەکەی مەپارڕێوە هەندێک خەڵک هەیە دەڵێ جا فلان کە زیمانی بە پیاوچاکانیش نییە ئەوە جیایە هاتۆ ساحیبی قەبرەکەی جاری وایە بەڵێ پیاوێکی زۆر باشە زۆر چاکە و هیچ تاوانێکیشی نییە لەوەی کە تۆ دەچێ سەری بەڵام تۆ غەڵەتی کە حەقێکی خوای دەسەڵاتێکی خوای دەتەوێت بیدەی بە عەبدێکی خوای پەروەردیگار ها جا گوتم نەک پیاو چاکەکە پێغمبەریش بێ کە زیندوش بێ نەک بە مردووێ ها زەرەر گەیاندن و ها لە سوڕەتی ئەعرافدا خوا دەفەرمێت ئەگەر قل لو كنت أعلم الغيب لاستكثرت من الخير وما مسني الضر دەفەرمێ ئەگەر غەیبم زانی باە داهاتم زانی باە هیچ زەرەرێکم نەدەشت تووشم ببێ و خۆم لە هەموو ناخۆشیێک دەپاراست و هەرچی خێر بوو بۆ خۆم دێنا ئەو پێغمبەر صلی الله عليه وسلم ئەی غەیری پێغمبەری هەر قسەی تێدا نییە قسەکە لەسەرەوەی نییە ئەو قەبرە تاوانبارە یا گوناکارە یان خەڵک کە دەچێت دەیپەرستێ مردووە فەقیرەکە کە تەمان بە قسەی وێ خەڵک نەچووە و ئاگاشی لێ نییە کە خەڵک دەچێ و ڕازیش نییە ئەگەر زیندوو بێ ئەوانە ناها ئەوە جیاوازن يعني باس لخرابي ئێستا دەیگەینێ لە ئاەتەکەی دیکە قل ادعوا الذين زعمتم من دونه پێیان بڵێ بانکەن هاوارکەن بپارێنەوە الذين لەو خوانەی کە زعمتم بە گومانی ئێوە خوا بوون يعني پەرستراو بوون من دونه لە جیاتی خوا فلا يملكون ئەوانەی کە ئێوە دەتان پەرستن و هاوارتان دەکردنێ لە توانایاندا نییە کەشف الضر هەڵگرن لەسەرتان هیچ زەرەرێک عنكم لەسەرتان ولا تحويل ناتوانن تحویلها گواستنەوە زەرەر لەسەر تۆ بگوازنەوە بۆ کەسێکی دیکە یان زەرەرێکی کەسێکی دیکە بگوازنەوە بۆت ئولائیکە خوا دەفەرمێ ئەوانەی الذين يدعون کە ئەوان دەیپەرستن و هاواری دەکەنێت جگە لە خوا جا مەبەستی کێ ئەوانە بتپەرستەکان ناها بتپەرستەکانی مەکە دار و بەردیان دەپەرست دار و بەردەکە قسەی تێدا نییە کە نەدەبیستن و نەجوابیش دەدەنەوە وایە جوولەکەکان کاتی خۆی کیان دەپەرست وکیان بەخوا دەزانێ ها عوزەیر دەیان گوت کوڕی خوایە و هێندێکان دەیان گوت خوایە ها زۆر جار لە جیاتی ئەوەی لە خوا بپارێنەوە لە عوزەیر دەپارانەوە کە عوزەیر کاتی خۆی خوای گەورە پیاوچاک بووە مراندوویەتی 100 ساڵ زیندوی کردوتەوە ها پێیان وا بووە خوایە ئەو کاتیش نەمردووە نەعوذ بالله کوڕی خوایە مەسیحیەکان لە عیسای دەپارانەوە و عیسایان بەخوا دەزانی بتپەرستەکانی مەکەش هێندێکیان مەلایکەتیان بە کچی خوا و بە شەریکی خوا دادنان دەیان گوت ئێمە ئەگەر بمانەوێت لە خوا نزیک ببینەوە لە ڕێگای مەلایکەتەکانەوە دەتوانین لیان نزیک ببینەوە مەسیحیەکان ئەوانەی کە ئیمانیان تەبەن بە حیساش هەبوو بە ئیمانیان بە ئەڵڵا شەر هەبووە ها ئەوتیانە تەبەن هەمیشە نەیان گوتووە بەس عیسا خەڵقی ئاسمانەکان و زەوی کردو وتیانە شەریکی خوایە
یان بەشێک لە خواتەکەی بەشدراوە پێیان وا بووە کە لە ڕێی ئیسایەوە دەتوانن بگەن بەخوای وەکو پەرستن بەنداتی بۆی بکەن ئەوش دەیانگەێنێ خوای گەورە باسی ئەوەشمان بۆ دەکات دەفەرمێت ئولائیکە ئەوانەی کە الذين ئەوانەی کە ئەوان يدعون هاواری دەکەنێ و دەیپەرستن ئەوان يبتغون يعني دەگرنە بەر إلى ربهم بۆ لای پەروەردگاریان الوسیلە هۆکارەکانی نزیک بوونەوە عیسا چی دەکرد بۆی لە خوا نزیک بێتەوە بەردەوام عیبادەت و خواپەرستی زیاتری دەکرد تا لە خوا نزیک ببێتەوە وایە مەلائیکەتەکان چ دەکەن بەردەوام تەسبیحاتی خوای پەروەردگار دەکەن تا بە عەبدی نزیکی خوای گەورە حیساب بن عوزەیر سەلامی خوای لێبێ بەچی طبعا بووە صالح و پیاو چاک بە عەبدایەتی کردن و بەندایەتی کردنی ئولائیکە ئەوانەی الذینە کە ئەوان یەدعونە دەیان پەرستن و هاواریان دەکەنێ ئەوان بۆ خۆیان یەبتەغونە دەگرنە بەر إلى ربهم بۆ لای پەروەردگاریان الوسیلە وسیلە یعنی هۆکاری نزیک بوونەوە ئەو جار ئەیهم ئەقرب هەمیشە هەوڵی ئەوە دەدەن تا خوا کێیان نزیکترە لە خوا هەمیشە لە هەوڵی ئەوەدانە نزیکترین بن لە خوا ها هەمیشە هەوڵی ئەوە دەدەن ئیش بۆ ئەوە دەکەن نزیکتر ببنەوە لە خوا ها عیسا سەلامی خوای لەسەر بێ لە ئەوەندەی ژیا ها ژن و شتیشی نێنا لەبەر خزمەتکردنی دین و هەوڵدانی بۆ ئەوی لە خوا نزیک ببێتەوە عوزەیر سەلامی خوای لەسەر بێ ڕۆیشتووە لە بیابانێکی بێکەسیدا 100 ساڵ مردووە لەوانەیە کەس هەرپەی نەزانی بێ دواتر کە زیندوو بۆتەوە هەستیان پێکردووە هەمووی لە ڕێگای گەیاندنی داعوە و بانگەوازی بۆی لە خوا نزیک ببنەوە مەلائیکەتەکان چرکەیەک ساتێک نییە تەسبیحاتی خوای گەورەی تێدا نەکەن هەر بۆی لە خوا نزیک ببنەوە یعنی ئەوان بۆ لە خوا نزیک بوونەوە چ دەکەن هۆکارەکانی نزیک بوونەوە بەکاردێنن ئەی تۆ ئەگەر بتەوێت لە خوای نزیک ببیەوە دەبێت بچی ئەوانە بپەرستی یان ڕاستەوخۆ وەکو ئەوان خوای بپەرستی بێگومان دەبێت ڕاستەوخۆ بچی خوای بپەرستی ئەو جار وەیەڕجوونە هەمیشە ئومێدیان هەیە ئەو کەسانەی کە دەپەرسترێن ڕەحمەتەهو بەبەزەی خوا هەمیشە داوای ئەوەی دەکەن ومێدی ئەوە دەخوازن خوای گەورە ڕەحمیان پێ بکە ئەگەر کەسەکە خوا بێ بۆ خۆی دەبێت ڕەحم بە خەڵکی بکە وایە بەس کە پێویستت بە ڕەحمی خوای هەبوو داوای ڕەحمی خوات کرد یعنی عەبدی تۆش تۆش بەندەی ئەو جار وەیەخافونە دەشترسن لەگەڵ ئەوەی پێغەمبەر بوون ها عیسا پێغەمبەر بووە عوزەیر خوای گەورە کردوێتی بە موعجیزەی خۆی ها مەلائیکەت بێگوناهیشن بەڵام لە سزای خوا هەر دەترسن ها ويخافون عذابه ولساي خوارج دترسن إن عذاب ربك بيجمان سزاي پروردگارتو أي محمد صلى الله عليه وسلم كان سزاي پروردگارتو ك لقرآن دا باس كراو محذورة يعني شايستي أويا هميشه إنسان خوبارزي لبكا ها هميشه لي بترسي نابي ها بقي بليك بيدوابي ئەتۆ شمولی ئەو سزای ناکەی کە خوا لە قورئاندا باسی کردووە یا لە جەهەنەمدا باس کراوە ئەتۆ بەدەری لە سزاکەی ئینسان هەمیشە ها ئینە عەذاب ڕەبیکە بێگومان سزای پەروەردگاری تۆ کانە مەحذوورە هەمیشە دەبێ ئینسان چی بکە خۆی لێ بپارێزێت و هەوڵی خۆپارێزی بدە کە سەیری ئاەتەکەی کەن ئولائیکە ئەوانە کامانە یعنی ئەوەی کە خەڵک دەیان پەرستێت و بەخوایان دەزانێت الذين يدعون أوانيك هميشة داوادكن أوانيك يدعون دا پرسترين يا خلق ديان پرستي يبتغون داوادكن ودقرن بر إلى ربهم بولاي پروردگاريان الوسيلة هو كاركاني نزيق بونوا أيهم أقرب هميشة بير ودكن وتاخوا كاميان لخوا نزيقتر وبسي لخوا نزيقتر دبيتوا ويرجون رحمته هميشه أميدي أو دخوازن خوا رحميان بيبكا ويخافون عذابه وهميشه لخوا ولسزاي خوا دترسن إن عذاب أو برستيجي ديكي قشتيها إن عذاب ربك يعني أقادار بيقومان سزاي پروردگاري تو كان محذورا دبي خويلي بپارزري ملائكة ببي قناهي لي دترسين دكري اما بهزاران قناها ولي نترسين منطقني يعني پێغەمبەران بە پێغەمبەرایەتی لێی ترسابن هەر کە لەرزیان لێ هات پێ کە باسی جەهەنەم دەکرێت و باسی عەذابی قەبر دەکرێت ئێمە باکشمان نەبێت و وەک دەڵێ مرچورکیشمان پێدانەیە کاتێککە باسی جەهەنەمێ دەکرێت یا پێ دوا بێ بە نوێژێک و ڕۆژێک تەواو لە جەهەنەمێ هاتوویە دەرێ نا ئومێدیشت هەیە بە ڕەحمەتی خوای بەڵام ترسی عەذابی خوای پەروەردگاریشت دەبێ هەبێ وإن من قرية خوا دەفەرمێ هیچ وإن من قرية يعني ما من قرية
هیچ ئاوەدانیەک نەبووە لە پێش بتپەرستەکانی مەککەدا پێغەمبەری بۆ هاتبێت ترسێنەری بۆ هاتبێت بەڵام خەڵکەکە لە زیاتی ئەوەی بەدوای ترسێنەرەکە و بەدوای پێغەمبەرەکەی کەوت بن پشتیان لە پێغەمبەرەکانیان کردبێ خوا دەفەرمێ ئیلا نەحن حتما ئێمە مهلیکوها هەر هەمویانمان لەناو بردوون بە یەکجاری قبل يوم القيامة پێش ڕۆژی دوای قەومی نوح سەلامی خوای لێبێ خوای گەورە تەنها ئیماندارەکانی هێشتنەوە یەک کەسیشی لەوانەی کە بێ باوەڕبوون نەهێشتەوە قەومی عاد خوا کە بایەکەی بۆ ناردن یەک کەسی کافری نێشتەوە بێگجاری سەر زەوی جارێکی دیکە پاک کردەوە تەسفیەی کردن قەومی لوت هەروە بوون هەندێک قەومیش هەبوون ئەو معەذبوها یا خوای گەورە سزای داون بەڵام سزایەکە مەرزنیە گشتی بوو بێ بەعەذابا شەدیدە بەعەذابێکی توند لەوانەیە گرانی بەسەرهێنا بن برسێتی برسی کرد بن گەرمای توش کرد بن بێبارانی توش کرد بن بە مەرزنیە کوشت بنی یا ئەگەر کوشت بنیشی مەرزنیە هەمووی کوشت بن بەیەکەوە وەکو ئەوەی ئێستا ئەو بوو مەلەرزە و لافا و با و ئەوانەی کە وەکو غەزە بدێن هەندێک بەردەکەون و هەندێک بەرناکەون کانە ذالکە ئەوەی کە بەسەر خەڵکی دێ یان ئەوە کە خوا قەراری سزادانی ئەو کەسانەی داوە کە لە ئەمری دەردەچن فیل کتابی لە کتێبی خوای پەروەردگاردا مەستوور نووسراوە بڕیاری لەسەر دراوە گۆڕانکاری بەسەردا نایە ئینسان بێ ئەمری خوای گەورەی کرد بەبێ باز لی دەرناچی هاگەتەوە بینەکەی و هیچ بەڵاو موسیبەتێکیش بە نەسی ئاەت و حەدیثیش نایەتە سەرزەوی ئیلا بە گوناهی بەندەکان نەبێ جا هەندێک جار سزاکە گەورەیە و هەندێک جار سنووردارە وئین من قەڕیەة هیچ ئاوەدانیەک نەبووە لە پێش تۆدا جا ئەوەیەکی مەحذوفی تێدا یعنی هیچ ئاوەدانیەک نەبووە لە پێش تۆدا وەکو بتپەرستەکانی مەککە خراپ و خراپەکار بوو بن ئیلا نەحن مهلیکوها حتما خوا دەفەرمێ ئێمە خەڵکەکەیمان لەناو بردووە قبل يوم القيامة پێش سزای قیامەت بەر قیامەتیش ناکەوێ و سزایە ئەو معذبوها یا سزاشمان داون بعذابا شديدا بعذاب و سزایەکی تند كان ذلك ئەو سزادانە في الكتاب لەناو کتێبی خوای گەورەدا مەستوور نووسراوەتەوە و قەراری لەسەر دراوەتەوە بەڵام باسمان کردووە هەمیشە سزای دنیایی بۆ ئینسانی بێباوەڕ تەنها بۆ تەنبێکردن و وەک دەڵێ کردنە بە دەرس و عیبرەت بۆ ئینسانی ئیمانداریش ئەگەر تاوانیشی کرد بێ لەسەر تاوانی خۆشمان خوا لە دنیادا سزاماندا حتما سزای دنیایی بۆ دەبێتە کەفارەت و ڕەشکەرەوەی گوناهەکانی ڕابردوود بەس بۆ ئینسانی بێباوەڕ و خراپەکار کە کەسەکە ئیمانی نییە سزای دنیایی لە شوێنی خۆیەتی ئەوەی قیامەتیش تەمەن سەختتر و دژوارترە خی گەورە هەم لاکمان پەنادا صلی الله علی سیدنا محمد وعلى آله وصحبه أجمعين